28 ساڵ لەمەوبەر ڕژێمی دیکتاتۆری باسی عراقی بە 8 قۆناغ هاوڵاتیانی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانی ئەنفال کرد. تیایدا بە هەزاران هاوڵاتی کورد بێسەر و شوێنکران. هەر بەو بۆنەیەوە ئەمڕۆ لە قەزای سۆران مەراسیمێکی تایبەت بەڕێوەچوو یادی ئەو ڕۆژە کرایەوە. بڵێمە شانازی بەوەی دەکەین کە ئەمڕۆ خەڵاتکردن لەلایەن دەستگای شەهید و ئەنفالکراوەکانی کوردستان کە ئەمڕۆ 38 ساڵ بەسەر جانی پاچواندا تێپەڕای بێمە شوەک و پێشمەرگەی قارەمان کە ئەمڕۆ لەلای ئەوان کە بریندارمن خەڵاتکراوین شانازیە بۆ ئێمە شانازیە بۆ هەر هەموو پێشمەرگەی کوردستان پرسە و سەرخۆش خمارەستی هەموو کەسوکاری ئەنفال و شەهیدانی کوردستان و هەموورا پێشمەرگەکانم بکەم. ئەسوەک خوشکایەکەم شەهیدە پێشمەرگە لە کوبانێ شەهید زێرەوان ئەکرەم عەبدولجەبار بەشدار بوویمە ڕێوەڕسم و مەراسیمە ساڵڤەگەڕە جینوسایدکردنا gelê Kurdistanê rastî duberê xwe kerevê encûmandî bûna pêşmergetmê qehreman li Kurdistana Başûrê beref Kurdistana rojhelat pirê keftin û hawkariya birayetmê pêşmerge kir hawkariya Kurda kir li parçeka diya Kurdistanê xwîna xwe kire qurbanî bo hindê de ku parçeka tira diya Kurdistanê bihête azadkirdin û xelkê وی پارچه بهتا رزگار اکرین. امرو یادی 28 سال جنوسایدی گلی کردستان بو امو کبرو برای شدن ئەنفالکراوەکانی سۆران ئەم یادەمان بەرز ڕاگرت و هەروەها لەم مەراسیمەدا چەندین چالاکیمان ئەنجامدا ئەوەی لە هەمووی گرنگترە ئەوە بوو 102 لە برا پێشمەرگەکانمان ئەمڕۆ لە بەرەکانی جەنگ گەڕانەوە و هاتنە نێو مەراسیمەکە و بە کەسوکاری شەهیدانیان ڕاگەیانەوە پەیمانیان کردەوە کە ئەوان خوێن و خەباتی شەهیدانی ئەوان ناهێڵن بە فیڕۆ بچێتەوە بەرگری لە خاک و نیشتمان دەکەن تاوەکو یەک قەترە خوێنیان ماوە. ئێمەش بەرامبەر ئەو هەڵوێستنواندنی ئەوان لەم مەراسیمەدا هەر 102 پێشمەرگە قارەمانانەی کە لە بەرەکانی جەنگ گەڕابوونەوە هەندێک دیاری تایبەتمان بەسەردا دابەشکردن و پرۆسەی بەناو ئەنفالکەوە لە سەردەستی ڕژێمی باسی دیکتاتۆری عراقی بەڕێوەچوو 8 قۆناغ بوو لە 9 شوبات تا 6 ئەیلولی ساڵی 1970 خایاندوو 2451 گوند بە تەواوی لەگەڵ زەوی تەختکران 1334 قوتابخانە وێران کران و 2000 مزگەوت تێکدران و ڕوخێنران 182,000 هاوڵاتی کوژراون یان لە سێدارە دراون یاخود بێسەر و شوێن کراون. هەروەها سەدان خێزان ئاوارەی تورکیا و ئێران بوون. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.